بەڵێ دەگەڕێنەوە سەرپرسی ڕێوچوونی لوتکەی جیهانی حکوومەتەکان و بەشداری سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەو لوتکەیە بۆ مەبەستەمیانمان دەبێت لە سودیەکانمان لە سلێمانی و بەڕێز دڵشاد نامێق چاودێری سیاسیم لەگەڵدایە. بەڕێز دڵشاد نامێق سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش. بەشداریکردنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە لوتکەیەکی وەهاگا چیت بۆ هەرێمی کوردستان دەکات؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی ئێوە. بەڕاستی پێویستە شتێک بڵێن لەسەر مەسەلەی لوتکەی حکوومەتەکان. ئێمە ئەزانین کە دەوڵەتەکان وەک یەکەی جیهانی پەیوەندیان هەیە و ئەمانە هەمیشە لە پەیوەندیان و ئەم یەکە جیهانیانە لە ڕاستیە مەسلحەتی ئابووری و سیاسی و کۆمەڵێک مەساڵحی تر بەیەکیان ئەبەسێتەوە. ئەمانە ئەگەر یەکەی کارکتەری سیاسی بن لەسەر ئاسی نێودەوڵەتی، بەڵام حکوومەتەکانی ئەم دەوڵەتانە کارکتەرێکن کەوا ڕنگدانەوەیان هەیە لەسەر هاوڵاتیەکانی خۆیان. ئەکتیڤی و چالاکی حکوومەتەکان بۆ هاوڵاتیەکانی دەوڵەتەکان گرنگەوە. هەر کاتێک حکوومەتەکان حکوومەتی ڕەشید و ڕەشیق و خاوەن توانا بن، دەتوانرێ بڵین هاوڵاتی لە ئاستێکی باشتری خزمەتگوزاری پێشکەش ئەکرێەوە لە ئاستێکی باشتری ژیانایە. بۆیە ئەمەشی کە ئێستا لە ئیمارات بەڕێوە ئەچێ و لە دوبەی بەڕێوە ئەچێ بەشێکە لە هەماهەنگیکردن و گۆڕینەوەی تواناکانی نێوان حکوومەتەکان، حکوومەتی وڵاتەکان بۆ ئەوەی کە بە ئاراستەی بە باشترکردنی ژیانی هاوڵاتیانە هەنگاو بنرێ. بەنسبەت هەرێمی کوردستان و بەشداریکردنی سەرۆکوەزیرانی کوردستانەوە لە ئەم لوتکەیە کە ئەمە جاری یەکەم نیە ئەڵبەتە بەشداری ئەکا لە کۆمەڵێک ڕۆوە گرنگە بەڕاستی بەنسبەت هەرێمی کوردستانەوە. یەکەم هەموو مەحفلێکی نێودەوڵەتی و کۆبوونەوەی گەورەی نێودەوڵەتی کە هەرێمی کوردستانی بۆ بانگهێش بکرێەوە تیا بەشداری بکە لەسەر ئاستی لوتکە، ئەمە گرنگی پێدانێکی ئەو مەحفەلە ئەو شوێنەیە بە هەرێمی کوردستان و مایەی بایەخپێدانە کە بە چاوی بایەخەوە تەماشای هەرێمی کوردستان ئەکات. بۆیە بەڕێوەبەرانی ئەم لوتکەیە و بەڕێوەبەرانی ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە بە چاوی بایەخەوە تەماشای هەرێمی کوردستانیان کردووە. بۆیە لەم ئاستە بەرزە داوەتنامەیان بۆ هەرێمی کوردستان ناردووە و پێگەیان بە هەرێمی کوردستان داوە. ئەمە خاڵێکی گرنگە وەک بەشداریکردن. لە ڕوویەکی ترەوە ئێستا ئێمە ئەزانین هەرێمی کوردستان و وەک بەشێک لە عێراق و عێراقیش وەک بەشێک لە سیستەمی بەڕێوەبردن لە جیهانە لە کۆمەڵێک با بڵێن ئاڵنگاری و تەحەدی بێبەش نییە کە بابەتی ئەم مؤتەمەرەیە کە مەسەلەی بە دیجیتالکردنی حکوومەتەکانە، بە دیجیتالکردنی خزمەت گوزاریەکانە، مەسەلەی حکوومەتی ئەلکترۆنیە. ئێمە ئەزانین عێراق لە ماوەی ڕابردووە، لە ماوەی سێ هەفتەی ڕابردووە لەبەر ئەوەی کە سیستەمی بانکیەکەی سیستەمێکی لاوازە و نەتوانراوە سیستەمێکی بانکی بەهێزی هەبێ، تووشی ئەوە بوو کە بە قەیرانێکی ئابووری گەورە خەریک بڕۆ لە عێراق بکاوە کاریگەری لەسەر تەواوی خەڵکی عێراق و هەرێمی کوردستانیش هەبوو. کەواتە باشترکردنی سیستەمی بانکی کە بەشێکە لە سیستەمی بەڕێوەبردن کاریگەری هەیە لەسەر باشترکردنی ژیانی هاوڵاتیان کە ئەم مؤتەمەرەش بۆ خۆی باز لەم بابەتانە ئەکاوەیەکێکە لەم گرنگیانە، واتە گواستنەوەی تواناکانی دەوڵەتانی خاوەن توانا، خاوەن پێشکەوتن بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان کە ئەمە خۆی گرنگە. خاڵێکی تر مەسەلەی ئاسایشی تۆڕەکان و ئاسایشی دەوڵەتەکانە کە ئێمە ئازانین ئێستا گروپە تیرۆریستیەکان و گروپە تونڕەوەکان کەڵکێکی زۆر وەرئەگرێن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە تۆڕەکانی پەیوەندیکردن لە جیهانە بۆ پەیوەندی بەیەکەوەکردن، پاراستنی ئەم ئەمنیەتی ئەم تۆڕانە و تۆکمەکردنی ئەم ئەمنیەتە کاریگەری بەهێزی هەیە لەسەر ئاسایش و ئەمنی کوردستان بە دڵنیایی بەشێکە بێ لەو گفتوگۆیانەی کە لەوێ ئەکرێەوە هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تیایە بەشدارە بێ. ئێستا جیهان بە کۆمەڵێک ئاڵنگاریات هەیە پەڕێکە بەڕێز دڵشاد نامێق کە پرسی سیاسی و سەربازی و ئابووریشن. تا چەند ئەم لوتکەیە توانێ وا بکات کەمانە ئەم دەوڵەتانە بەرچاوڕوونیەکیان بۆ داهاتوو هەبێ و چارەسەرێکیان بۆ کێشەکانی شەبێت؟ بەڵێ جا من ویستم باسی ئەوە بکەم کە مەسەلەی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان و پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستانە لەم جۆرە کۆنفرانسان و لەم جۆرە ئیڤنت و دانیشتنە نێودەوڵەتیانەی کە ئەکرێت هەم لە دەوروبەری کوردستان هەمیش لەسەر ئاسی جیهانی کە پێشتر لە دافۆس بینیمان و لە داهاتوش لە میونشن ئەیبینین و ئێستاش لە ئیمارات بەڕێوە ئەچێ. ئەم ئاڵنگاریانی کە جەناب و باسی کردن
بەڕاستەوخۆ یا بەناڕاستەوخۆ بابەتی قسە لەسەرکردن لەم جۆرە لە کۆبوونەوەیە بۆ مەسلەی بە نمونە باسی بکەین مەسلەی ئاڵنگاری ئابوووریەکانە کە ئێمە زانین جیهان لە سەردەمی کۆرۆنا و سەرەتاکانی هاتنی کۆرۆنا تووشی قەیرانێکی ئابووری گەورە بووەوە هەموو جیهان بەمەوە ناڵاندی وە تەنانەت بەشێک لە وڵاتانی کە خاوەن ئابووری بەهێزن خەریک بوو تووشی جۆرێک لە داڕوخان ببن کەواتە ئەم کۆبوونەوانی کە لێرە ئەکرێ بە دوواداچوونە یاخود با بڵێن بەرچاوڕوونیدانە ئەگەردانانە بۆ ئەوەی کە ئەم مەترسیانەی کە لە ڕێگەن چونکە ئێمە باسمان کرد حکوومەتی دیجیتاڵی جیهانی دیجیتاڵی بە گوندکردنی جیهان لە ڕووی فعلیەوە البته جۆرێک لە کێشە و گرفتی تازەش بۆ جیهان ئەخڵقێنێ ئەم دەوڵەتانە لێرە گفتوگۆ لەسەر ئەوە ئەکەن کە چۆن ئەم گرفتانەی کە دێتەکایەوە بتوانرێ بە شێوەیەک چارەسەر بکرێت سیناریۆی بۆ دابڕێژرێ کە بتوانرێت لە کاتی خۆیان ڕوبەڕووی ببنەوە و ئابووری وڵاتەکان نەکەوێتە ئەو مترسیەوە کە لە پێشوە تێکەوت کە بێشک حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش گرنگی بەم بابەتە داوە چونکە ئێستا هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهانیە و وزەش بۆ ئێستای جیهان و بەتایبەتی ڕۆژاوا یەکێکە لە پێداویستی حیاتی و ژیاریەکانی ئەم شارستانیەتە و ئەم وڵاتانە چونکە ئەمانە ئێستا لە جەنگێکان لەگەڵ رووسایە کە سەرچاوی سەرەکی و گەورەی وزەی ئەوان بووە و بە جۆرێک لە جۆرەکان لە شەڕێکان لەگەڵ ئێرانە کە گەمارەیەکی وزایان خستۆتە سەری لەبەرەوە بە دوای سەرچاوی تری وزا ئەگەڕێنەوە بە دوای پەرەپێدانی ئەو سەرچاوە وزایانەشە ئەگەڕێن کە ئێستا دۆزراوەتەوە کە هەرێمی کوردستان یەک لەوانەیە لەبەرەوە هەرێمی کوردستان لەم ڕۆوە نەخشی ئەبێ و پێگەی ئەبێ لە بەرەو پێشبردننی پەیوەندیەکانی خۆی و لە خزمەتی پەیوەندیەکانی خۆی بۆ پەرەپێدانی ئابوووریەکەی خۆی بۆ ئەوەی کە بتوانێت ئابووری وزا و ناوت و غاز ئەوەی کە لە کوردستان هەیە بخرێتە خزمەتی پەرەپێدانەوە گەشەپێدانی هەرێمی کوردستان و بەرهێنانەوە نەک تەنها بەکارهێنان چونکە بەڕاستی بەکارهێنان ئەویش بۆ خۆی جۆرێکی لە گرفت دروست ئەکاوە ئەبینین کۆمەڵێک وڵات پێوەی ئەناڵێنن و خاڵێکی ترکە سەرۆکی دامەزراوەکە باسی کرد لە قسەکانیە کە خاڵێکی زۆر گرنگی باس کرد وتی ئێستا جیهان ڕوبەڕووی گرفتێک ئەبێتەوە چۆنیەتی بەڕێوەبردننی ئەو سەروەت و سامانەیە کە هەیە سەروەت و سامانی مرۆیی و سامانی مادیش زۆرن بەڵام شێوازی بەڕێوەبردنەکەی گرفتەوە وڵاتان هەر بەشێکیان نازانن بەڕێوەی بەرن ئەم قسەیە زۆر ڕاستە لە وڵاتێکی وەک عێراقا کە ئەبینین خاوەنی داهاتێکی زۆرە خاوەنی سەروەت و سامانێکی بەڵێن سروشتی زۆرە لە نەوت و لە کانزاکان و لە غاز بەڵام ئەبینی بەڕێوەبردنەکەی بە شێوەیەکە کە ئەوەندەی وڵاتانی تر سوودی لێ ئەبینن ئەوەندەی قاچاقچیەکان سوودی لێ ئەبینن ئەوەندە خودی دەوڵەتەکە و هاوڵاتیەکانی دەوڵەتەکە لێی سوودمەندین کەواتە ئەمە پێویستمان بەوە هەیە وڵاتانیش پێویستیان بەوە هەیە کە شێوازی بەڕێوەبردن و شێوازی بەڕێوەبردنی سامانەکانی خۆیان لە خەڵکەوە فێر ببن کە هەرێمی کوردستان لەم بوارە هەنگاوی ناوە و بە دڵنیایی ئەتوانێت ئەزمون وەربگرێت لە وڵاتانەی تریش بۆ ئەوەی ئەو سەرۆت و سامانەی کە هەیەی بە شێوەیەک بەڕێوە ببا کە لە پێناوی تەنمیە گەشەپێدان و پەرەپێدانە بێ نەک تەنها بەکارهێنان لەم لوتکەیە زۆر باس لە تەکنەلۆژیا و نەوەی نوێی ئینتەرنێت و هەروەها حکوومەتی ئەلکترۆنیە کرێت و بەشداریکردنی سەرۆکوەزیران لەم لوتکەیەدا تا چەند دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوان دەزانن کە خواستێکی زۆری هەرێمی کوردستان و سەرۆکوەزیران هەیە بۆ چ حکوومەتی ئەلکترۆنی و چ بۆ گرنگیدان بە پرسی تەکنەلۆژیا و زانیاری بەڵێ خۆی لایەنە تەکنیکیەکەی ئەوە من وردەکاریەکەی نازانم و اختصاصی من قسەی لەسەر بکەم بەڵام لایەنە بڵێن وەکو خزمەتێک وەک خزمەت گوزاریەک بۆ هاوڵاتیان کە خودی سەرۆکوەزیران و کابینەکەشی و بەرنامەی حکوومەتەکەش بریتە لە خزمەتکردنی خەڵک خزمەتکردنی خەڵک بە مانای کاراسانیکردنی ئەوەل شت گرنگترین شت کە خەڵک هەستی پێەکە کاراسانیکردنی بڵێن بەڕێوەبردننی حکوومەتە کاراسانیکردنی کاروبارەکانی خەڵکە لە لای حکوومەت کاتێک کە ئەم تعقیدات و ئاڵۆزی لەم کاروبارانەیە هەبوو خەڵک زۆر زوو هەست ئەکات کەوا ئەم حکوومەتە لە ڕووی خزمەتگوزاریەوە گرفتی هەیە بۆیە هەر کاتی خۆشی و لە چەندین جاری جەنابی سەرۆکوەزیران و تەواوی ستافی حکوومەتەکە جەخت لەمە ئەکەنەوە کە کاروباری هاوڵاتیان لە لای حکوومەت ئەوەی کە هاوڵاتی وەک مراجعێک ڕێی لە حکوومەت ئەکەوێت کاروبارێک بێ کە ئاسانکاری تیا بێ و بتوانرێت زۆرترین خزمەت ببرێتە ماڵەکانی خۆیانەوە بۆ خەڵکی کە ئەمە ڕوئیای حکوومەتەکەی و لێرەش لەم کۆنفرانسە بەڕاستی جەخت لەسەر ئەمە کراوەتەوە یەکێکە لە هەدەفەکانی کۆنفرانسەکە کە گرنگی ئەمە لەمایە لە ڕاستیە بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە حکوومەتی هەرێم لە ماوەی کابینەی کۆتا کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانە
کۆمەڵێک هەنگاو نراوە بەم ئاراستەیە سەر ڕای هەموو ئالنگاریەکان و تەحەدیەکان کۆمەڵێک هەنگاو نراوە بە هەوڵی ئەوە دراوە کە هاوڵاتی زۆرترین معلوماتی پێ بدرێت لە ڕێگەی ئەلکترۆنیەوە بۆ ڕایکردنی کاروبارەکانی خۆی هەم کاروباری ڕۆژانەی خۆی لەگەڵ حکوومەتە هەمیش کاروباری ڕۆژانەی کەرتی تایبەت مثلا لە بواری دروستکردنی کۆمپانیا بەشێک لە کاروبارەکان کراوە بە بنیادنانی کۆمپانیەکان بەشێکی کراوە بە ئەلکترۆنی بە مەسەلەی معاملاتی هاوڵاتیان بەشێکی زۆری کراوە بە ئەلکترۆنی و هاوڵاتیان ئەتوانن پێشتر فۆرمەکان و ئەو شتانی کە پێویستە ئەو پێداویستانە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە پڕ بکەنەوە و استراتیژی حکوومەت کە گرنگترین شتیانە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە لە ڕێگەی با بڵێن لە ڕێگەی بایۆمەتری یاخود ئەوەی کاتی خۆی پەنای بۆ براوە ئێسش وردە ئیشی لەسەر ئەکرێ لە ڕێگەی نهێشتنی موچەی دوو موچە و بندیوار و ئەو کەسانی کە مستحق نین پارەیەک لە حکوومەت وەرئەگرن بە نامستحقی کە حەقی ئەوان نییە شایستیان نی ئەم پارەیە وەربگرن ئەمە بەڕاستی بەشێک ینی حکوومەتی هەرێم پێشتر و ئێستاش لە ناو هەنگاونانایە بۆ ئەوەی کە بتوانێت لە ڕێگەی بە ئەلکترۆنیکردن و پەنابردن بۆ تەکنۆلۆژیا هەم ڕێ لە گەندەڵی بگرێ هەم کەمی بکاتەوە هەمیش بتوانێت زۆرترین خزمەت بە هاوڵاتی خۆی بگەێنێت کە ئەمە لەگەڵ استراتیژی مؤتەمەرەکە یەک ئەگرێتەوە هەر بۆیە گرنگە حکوومەت لەو ئاستە باڵایە و بە هەمیشەیی لەم جۆرە لە ئیڤنت و لە چالاکی نێودەوڵەتیەکان بەشدار بێ بۆ ئەوەی هەم ڕۆیای خۆی هەم کارەکانی خۆشی بخاتە ڕوو هەم ئەو کەم و کورتیانەشی کە لە کارەکانی هەیە پێی بزانێەوە بتوانێت چارەسەری بکە چونکە ئێمە ئەزانین یەکێک لەو گرفتانەی کە بۆ بودجەی گشتی لە کوردستان دروست بووە و ئێستاش تا حدێکی زۆر هێشتا هەر هەیە و نەتوانراوە بە تەواوی چارەسەر بکرێ مەسەلەی هەبوونی زیاد لە موچەیەکە مەسەلەی هەبوونی سوودمەندبوونی هەنێک کەسە لە بودجەی گشتی کە مافی ئەم سوودمەندبوونەی نییە کە ئەمە تەکنۆلۆژیای زانیاری زۆر باش ئەتوانێت ڕێ لەمە بگرێ و ئەتوانرێ پارە بە کەسێک بکە کە مستحقی ئەم پارەیە و هەروەها مەسەلەی زانینی ڕێژەی هەژاری ڕێژەی پێداویستی هاوڵاتی لە مجتمع لەلایەن حکوومەتەوە کە بزانێ هاوڵاتیەکانی مەسەن چ ڕێژەیەکی لە خوار خەتی هەژاری وەیە ئاسی هەژاریەکە چەنە ژمارەی هەژارەکان چەنە بۆ ئەوەی لە کاتی پێویستە ئەو خزمەت گوزاریانەی کە ئەم چینە و ئەم توێژانە پێویستیانە بە شێوەیەکی ورد پێیان بگاوە و بگاتە شوێنی خۆی و خاڵێکی تری گرنگیش بەڕاستی مەسەلەی بەکارهێنانی تەکنۆلۆژیایە لە نزیککردنەوەی حکوومەت و هاوڵاتی کە هاوڵاتی بتوانێت داو خواستەکانی گڕخنە و گازندەکانی تەنانەت گلەیەکانی و داواکاریەکانی بە زووترین کات بگاتە حکوومەت ئەمەش ئەکتیڤی حکوومەت ئەسلمێنێ ئەوە ئەسلمێنێکە حکوومەت بڵێن لەم بوارەوە بە جۆرێک لە خەمایە کە بیاوێ ئەمە پەرە پێ بدا کە من پێم وایە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەمەیە هەنگاوی ناوە و هێشتا چاوەڕانی لێ ئەکرێت کە هەنگاوی زیاتر بنێ و ئەوەی هەم بتوانێت ئەو بەرنامەیە کە دایناوە و کاری لەسەر ئەکا بە باشی جێبەجێ بکە هەمیش بتوانێت زۆرترین داوخواستەکانی هاوڵاتیەوە هەمیش بتوانێت لوتکەکان و لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان چ لوتکەی داڤۆس و هەروە هەم لوتکەی ئێستاوە کۆنفرانسی میوشنیش تا چەند واکات دەرگایەکی کراوە هەبێت لە بەردەم هەرێمی کوردستان بۆ بەهێزکردنی پەیوەندیە دیبلۆماسیەکانی بەتایبەت کە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت لە کابینەی نوێ خواستێکی زۆر هەیە بۆ بوونی پەیوەندیشی زۆر باش لەگەڵ تەواوی وڵاتان. بەڵێ زۆر گرنگە ینی ئەو کۆنفرانس و دانیشتنە نێودەوڵەتیانەی کە لە ئاستی لووتکە ئەبەسترێەوە لە ئاستی خاوەن بڕیارەکانی وڵاتان ئەبەسترێ کە ئەڵێن خاوەن بڕیارەکان بەپێی سیستەمی سیاسی هەر وڵاتێک کەسێک خاوەن بڕیارە لە سیستەمی سیاسیەکە بڕیار ئەدا کە خاوەن بڕیارەکانی ئەو وڵاتەکەن خاوەن بڕیارەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و موسساتی هەرێمی کوردستان کە بەشداریان پێ ئەکرێ لەم ئیڤنت و چالاکی نێودەوڵەتیانە لە ڕووی دیبلۆماسیەوە زۆر گرنگە بۆچی چونکە یەکەم ڕوبەڕوو ئەم وڵاتانە ئەبینرێن و خاوەن بڕیارەکان یەکتری ئەبینن و ئەتوانن ڕوئیایی هەرێمی کوردستان بخەنە پێشچاوی خاوەن بڕیارەکانی دنیا و پێیان بڵێن کە ئێمە ئەمە ڕوئیامانە و ئەمانەیە بەم شێوەیە بین چونکە بەڕاستی لە ئاستی جیهانیە لە دوای 2003ەوە چەند وێنەیەکی تەڵخ بە عێراق دروست بووە لەسەر ئاستی جیهانیە لە ساڵی تا ساڵی 2012 لە 2003 تا 12 عێراق وەک کانگای تیرۆر و کانگای شوێنێکی نائارام و
شوێنێکی زۆر شەڕ و شۆڕ ئاهاتە هەژمارکردن و وێنە ئەکرا لە دوای 2012 ئەوە ئەزانین کە داعش هات و وەک بەرەی شەڕ و میحوەری شەڕ وێنە ئەکرا لە دواتریشەوە کە دوای نەمانی داعش وەک وڵاتێکی سپیکردنەوەی پارە و بە قاچاقبردنی پارە و ئەو شتانەت وێنە ئەکرا بەڵام هەرێمی کوردستان لە هەموو ئەم قۆناغانەیە وێنەیەکی جیاوازی هەبوو بەڕاستی هەم سەرەتاکی خۆی ئارامی و هێمنیەکە بوو هەمیش لە 2012 تاکو هەژدا هەرێمی کوردستان توانی بربەستێکی زۆر باش بێ لە بەردەم داعش هەمیش ئێستا ئەو قاچاقی و بە قاچاقبردنی پارەکە لە عێراق باسی لێو ئەکرێ لە هەرێمی کوردستان بەو شێوەیە تا حدە کۆنتڕۆڵ هەیە کەواتە گەیاندنی ئەم حقیقەتە بە وڵاتانی جیهان لەم جۆرە کۆنفرانس و کۆمبوونەوانە دەرفەتێکی هەرە گەورەیەکە بە ئاسانی ناڕەخسێ کاتێکە دەرفەت ئەڕەخسێنرێەوە وا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان لەم شوێنەکە بەجانی ئەەکەن ئەمە دەرفەتێکی زیێڕینە بۆ ئەوەی خودی خۆیان ڕوانگەکە بگەێنن ڕێگەم بە یەک شتی تریش بڵێن کە ئێمە بەڵێ کە ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی قەزەیەکی نەتەوەیین قەزەی نەتەوەیی هەرێمی کوردستان تاکو کەمپینی لە ئاستی نێودەوڵەتی بۆ بکرێت کەمە و هیچ دەرفەتێک نابێت لە دەست بدەین لەوەش ئەم جۆرە کۆڕ و کۆنفرانس و کۆبوونەوانەیە بەڵێ بەڕێز دڵشاد نامێق چاودێری سیاسی لە سودیەکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا بوو سپاس بۆ شرۆفەکانی بەڕێستە